دوایوە ڕێگری هەندێک لایەن لە ڕابردوودا شاری کەرکووکی بۆ دۆخل لە ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بێبەش کردووە. ئیداری شارەکە جەخت دەکات پێویستە بۆ خولی داهاتوو هەڵبژاردننی بێمەرج لە پارێزگای کەرکووک بەڕێوە بچێت. ئێمە لەگەڵ ئەنجومەنی پارێزگاش و هەموو حیزبە سیاسیەکەین لەگەڵ ئەوەین کەوا هەڵبژاردننی کەرکووک نابێ فەرقی هەبێ لە هەڵگەڵ هەڵبژاردننی مووسڵ یان دیالە یا سەلاحەدین. ئەمانش هەمان پێکهاتەکە لە کەرکووک هەیە لەوێش هەیە، هەمان تایفە و هەمان دین لەو شوێنانە هەیە لە کەرکووک هەیە. تەنانەت مووسڵ بگرە هەندێک زیاتریشی تایە، بۆ نمونە ئێزدی لە مووسڵ هەیە لە کەرکووک نییە، شەبەک لە مووسڵ هەیە لە کەرکووک نییە. بۆچی ئەم کارە ئەکەن بەرامبەر بە کەرکووک؟ بەڕێی ئێمە ئەوە هەڵەیە و ئێمە ڕازی نابین بە هیچ مەرجێک بچینە ژێر هەڵبژاردنێکەوە کە غەدر لە خەڵکی کەرکووک بکات. ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکەش ڕای دەگەیەنێن دروستکردنی ڕێگری بۆ هەڵبژاردننی کەرکووک پێشێکردنی مافی خەڵکی پارێزگاکەیە کە هەندێک لایەن ئەجێندای سیاسیان هەیە بۆ دواخستنی. پێم وایە نوێنەری کورد ئەبێ بڕیارێکی یەکلایکەرەوەی هەبێت، نە شەقامی کەرکووک هەڵدەگرێتن یاری بەم بابەتە بکە هەموو ڕۆژێک کە حەقی خۆیەتی مافی خەڵکە نوێنەرانی خۆی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێرێ و هەروەها مافی ئەم مەجلیسەشە جاری کە هەڵبژاردن بکرێتەوە پرۆسەیەکی طبیعی بچێتە ڕێوە. پێم وایە ئەگەر ئەم بابەتە بچێتە باری ئەوەی یاسایەکی تایبەتی بۆ بکرێت و قەید و مەرج واتە کەواتە کەرکووک بە هیچ شێوەیەک لە کێشەکان چارەسەری نابێت. هەڵبژاردن زۆر پێویستە لەبەرەوەی ئەمە 10 ساڵ 12 ساڵ خەڵکی کەرکووک مەحروم کراوە لە بەسەترین حەقی دیموکراسی لە شارەکەیە. هەڵبژاردن نەکرا، ئامار نەکرا لەم شارەوە، مادەی جێبەجێ نەکرا، چاوەڕوان هەرێممانە هەرێویش بێدەنگە تەنها باسی نەوت و غاز زیاتر ناکەن بچنە بەغا. ئەی تۆ ڕیفراندۆم بکەی نەکەی ئەمە قانونێکی ئیتیحادیە دەبێت ئەمە جاریسانە انتخاباتی تا بکرێەوە خەڵکەکەی مافیۆیان هەبێت دەنگ بدەن. یانی تۆ بە چی یاسایەکدار بەرمناسەبە ینی حتا لە ڕووی دەستوریشەوە تۆ بۆت نییە 13 ساڵ یا 14 ساڵ نێلی پارێزگایەک انتخاباتی تابێت. ئەمە سندنەوەی مافێکی دەستوریە لە خەڵکە پێدوێتێ مافی خۆپاڵاوتن و دەنگدان. ئەگەر 30 ساڵڕوان دەکرێ کە سەرەتای مانگی ئەب پەرلەمانی عێراق دوا بڕیار لەسەر یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بدات، بەڵام تا ئێستا لایەنی عەرەبی و لایەنی تورکمانیش لە کەرکووک ڕازی نین بۆ هەڵبژاردنە لە کەرکووک بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.